کاتتان باش بینەرانی ئازیزی پێشنگ تیڤ خۆشحاڵە من بنار مستەفا جارێکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشنگ تیڤ. ئازیزان بەرنامەکانی ئەمڕۆمان 23 ئابی 2023 لە دوو تەوەری سەرەکی پێک هاتووە. سەرەتا سەبارەت بەو فشارانەی ئەمریکا ئەیهێنێ بۆ دەسەڵاتدارانی کوردستان بۆ یەکخستنەوەی هێزەکانی پێشمەرگەیان بابەتمان دەبێت و لە تەوەری دووەمیشدا سەبارەت بە ئازادی ڕادەڕووی لە کوردستان بەرنامەیەکی ترمان دەبێت. هەڵبەت لە بینیدا بەرنامە و بابەت و کردە ڤیدیۆی تریش نیشان دەدەین. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن و ئەو پرسیار و تێبینیانێکی ئێوەی خێنە ڕوو من ئاڕاستی میوانانی بەرنامەکەی دەکەم. لەگەڵمان من بۆ بەرنامەکانی ئەمڕۆمان. مەڵە بینەرانی ئازیز، یەکەم تەوەری ئەمڕۆمان وەک ئاماژەم پێدا تایبەتە بەو فشارانەی کە ئەمریکا ئەیهێنێت بۆ دەسەڵاتدارانی کوردستان پارتی یەکێتی کە هێزەکانیان یەک بخەن. ئەم بابەتەش تاوتوێ دەکەین لەگەڵ عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سوپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. ئێوارەی و باش و سوپاسی بۆ ئێوە و سوپاس بۆمان بوو. ئەمەوێ بپرسم کە 30 ساڵ زیاترە پارتی یەکێتی لە کوردستاندا دەسەڵاتیان هەبوو هێزەکانیان یەک نەخستووە و قسەیەکی ئەو تۆی جدیش لەسەری خستنەوە نەکراوە. بەڵام لە ماوەی ڕابردوودا ئەمریکا فشارێکی زۆری بۆ هێناون کە ئەم هێزانەیان یەک بخەن. ئەمریکا چی ئامانجێکی هەیە و ئەم یەکخستنەوەیە چەنە کۆمەک بەم ئامانجەی دەکات؟ بەبووچوونی من شتێکی دیاریکراویان نەبێت ئەمریکاوە خودی تەواجودی ئەمریکا و گەڕانەوەی هێزەکانی بۆ عێراق و بۆ سنوورەکانی سووریا و عێراق و دەهتا جۆرە تاوافقاتێکە لەگەڵ ئێرانە کردوتی لەسەر مۆزوعی بانقەکان و لەسەر مەسەلەی ئەتۆمی ئەنی ئاڵوگۆڕێک کە پێویستە لە مەنتەقەکەیە بکرێ جۆرێک تەئمینکردنی ئەمنیەتە لە مەنتەقەکەیە، ئەمنێت بۆ سەرمایه‌گوزاری، ئەمنێت بۆ تەواجودی ئەو هێزانی ئەمریکا. بەرحادێ ئەو چەشمەکێشی کە ئەمریکا لە ئاسی جیهانە لەگەڵ وڵاتانی زلهێزی دنیای ترا هەیەی ئەمریکا هەدەفی ئەمریکا ئەساسەکەی هاتنە بۆ ئەو مەنتەقەیە بۆ ڕاگرتنی ئاستی هاوسەنگی هێزەکەی لە مقابلی وڵاتانی زلهێزی دنیای ترا، لە مقابلی رووسیا، لە مقابلی سینە، لەو دەخال ئەو کێشانی کە لە ئۆکرانیا هەیە، کێشانی کە لە ئەفریقا هەیە، تەواوی ئەو کێشانی کە ئەمڕۆ وڵاتانی زلهێزی دنیا کۆتونتە بەرامبەریەکەوە و هەریەکە عەرزی قووەت و ئیمکانات و تاقی خۆیەکە چ لەباری عەسکەری، چ لەباری سیاسی، چ لەباری اقتصادی. ئەمە واقعەتی ئاڵوگۆڕی دنیاە. دنیا کەوتۆتە جەنجاڵێکی گەورەوە بۆ دوای کۆتایی هاتنی باڵادەستی ئەمریکا بەسەر جیهانە کە ئەقتابی کە جەمسەری کە هاتوۆتە پێشەوە. ئەمە ئەسڵی مەسەلەیە و ئەو تەوازنی ئەمریکا کە دوای پاشەکشەی لە ئەفغانستان، دوای پاشەکشەی لە عێراق گەڕانی هێزەکانی جۆرە ئاڵوگۆڕەکان وا پێویستگا کە جارێک تر ئاڵوگۆڕە لە مەنتەقەکەیە بە قازانجی خۆی بەدەستبێنێ. بە هەر بۆ شەبینین لەگەڵ ئێرانە لایەنێکەوە لەسەر مۆزوعی بانک و لەسەر مۆزوعی ئەتۆمی مەزۆر مەسائلی کە وەزەکە ئارامە کاتەوە ڕێکەوی لەگەڵە. بەڵام لە هەمان کاتشا نائەمنیەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەیە، دەخالەتی ئێرانە لە سووریا، لە لوبنان، لە عێراق بە تایبەتی لە یەمەن هەروە بامان شێوە جۆرێک ئەوەی کە دەستی ئێران کورد کاتەوە لە ناو لەو مەسائلە لەو چوارچێوەیەدا. ئەمە واقعەتی تەواجودی ئەمریکا. باقێکی تر ئەوەی کە فشار بۆ حەجی شعبیە هێنێ، فشار بۆ دەسەڵاتی شیعە هێنێ لە عێراقا، دەسەڵات بۆ یەکێتی و پارتی فشار بۆ یەکێتی و پارتی هێنێ لەم چوارچێوە. ئەمانە مەسائلێکی سانەوین، جۆرێکە لەوەی کە بیخاتە خزمەت ئەو سیاست و بەرژەوەندی کە ئەوێ لە ناوچەکەیە جۆرێک ئەمنیەت دابینکە. جا ئەمە چەنی بۆ ئەکرێ بۆ ئەکرێ مەسەلەیەک نییە. ئەجنا مەسەن ئەوەی هێزی پێشمەکە یەک یەک نەگرێ چی شتێک بۆ ئەمریکا گۆڕە چ ئاڵوگۆڕێکا وەختێگەر ئەمریکا خۆی ئەمانی دروست کردووە، خۆی هێنانێتە پێشەوە، خۆی بە دەخالەتی ئەو بە دەوری ئەو کە لە دوای حەربی خەلیجەوە ئەمانە هاتوۆتە ساحەی سیاسی عێراق و کوردستانەوە بە فەراغێک کە ئەمریکا لە باری سیاسی لە مەنتەقە دروست کردووە بە جێژاوێک بە ناجێگیری سیاسی کە بە دەور و جێگە و ڕێگە و دەخالەتی ئەمریکا بە جەنگێکە کردوێتی لە ناوچەکە ئەم فەزایە دروست بووە و ئەم هێزە سیاسیانە بە عەزابی دروستنەوەی کوردایەتی، بە عەزابی
ئیسلامی تائفی سوادیان لە فەراغێک کردووە کە ئەمریکا دەوری ئەساسی تیابینیوە و ئەم مەسەلەیەش ساحەکە دەرگاکەی کراوەتەوە کە ئێران دەخالەت تێ بکات تووشیا دەخالەت تێ بکات و ئەو ئاڵۆزی و بارگژەی ناوچەکە فراوانتر بێت و لە ماوەی ئەم 30 ساڵ و چەند دوای ڕوخانی حکومەتی بەعزیشەوە ئەم شتا هیچ ئاڵوگۆڕێکی بەسەرا نادوێت ئێستا کە مەطرحە دەبێ ئاڵوگۆڕ بکرێ بەداوەتی وتم دوای ئەوەی ئەختابە جیهانەکان عموماً کەوتنتە جۆرێک ئاڵوگۆڕ لە زۆربەی شوێنی دنیا بۆ سەرمایە گوزاری بۆ چێشمەکێش ململانەی نێوان خۆیان ئەمە واقعەتی مەسەلەکەیە ئیترەوەی کە لە تەحلیلی ئەخیرا ئەو چێشمەکێشەی کە ئەو مەسەلەی کە ئەمریکا فشارێنێ بۆ حزابی کوردی هێزی پێشمەرگەریەخا من پێ وانێ نەهێزی پێشمەرگەیەکە خێرن ئەمریکاش دوایی لە ئەخیرا ئەگەر ئامانجەکانی تری کە جۆرێک بچێتە پێشەوە تەوازنەکەی بگۆڕێ زۆر بۆی مەسەلە بێ هێزی پێشمەرگە یەکەگرێ یا یەک ناگرێت یا حەجی شعبی مەسەلەن کۆتایی یا کۆتایی نایە ئەو ئەگەر تەوافقی لەگەڵ هەچ هێزێک یەکێتی پارتی هێزی پێشمەرگیان یەکگرتوو یەکگرتوو نەبێت یا نەبێت یاخو ئەم هێزە شیعانی کە پابندن بە ئێرانەوە ئەگەر تەوافق لەگەڵ تەواجودی نفوزی ئەمریکا بکەن بە پێی مەسلحەتی ئەمریکا بجوڵێنەوە زۆر بە ئاسانی واز لەو مەسائلانانە کە ئێستا کردوێتی بە بانگەوازێ بۆ ئەوەی کە بەحساب فشار ئەحزابی کوردەوێ هێزەکەیان یەک بێ حکومەتی عێراق جۆرێک استقرار پیاکە ئەوانە بەڕێ مەسائلێکی سانەوین ئەوە ئەسلی تەواجودی تاکی دەکەمەوە ئەسلی تەواجودی ئەمریکا بۆ گۆڕینی تەوازوخوایە بۆ پاراستنی ئەمنیەتی خۆیەتی لە مەتەکە بە لەوەی کە ئێران دەخالەتێکی بەردەوامی هەیە لە دەو فەراغی کە خودی ئەمریکا خۆی دروستی کردووە ناوچەکە خودی ئەو گێژا و بارگژەی کە سەبەبی ئەسلەکەی تەواجود و هێرش و داگیرکاری ئەمریکا وە لە ناوچەکە بەڵام ئەگەر گوێ لە وتەبێژی ئەمریکا لە کوردستاندا بگرین لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکەی چەند ڕۆژ بەر لە ئێستاە ئاماژەی بەوا دەکە ئەکرێ هاوکاری ئەمریکا کۆتایی بێت بۆ هێزەکانی پێشمەرگە ئەگەر بێت و ئەم هێزانە یەک نەخرێت ئەمە پرسم ئەمە چەندە جددیە ئەمریکا دەتوانێت دەستبەرداری ئەم هێزانە بێت کە لەژێر کۆنتترۆل و دەستی خۆیدا بووە کەوتۆتە سەرەوەی کە ئەم هێزانە ئێستا چەند ئەو ئیشی پیانە چکارێکی پیانە بووی کە مەسەڵەن ئەمریکا دەستبەرداران بێوازیان لێبێنە ئێستا بە بۆچوونی من هەم حکومەتی عێراق ئەم هێزە سیاسانی کە دەست لە دەسەڵاتان لە عێراقا یا ئەم ئەحزابی کوردی کە لە کوردستانە بە هەر جۆرێک زۆری زەرد و زۆری سەوزە ئێستا دایکەنە غیری پابندن بە سیاسەتی لایەکیان بە ئێران و لایەکیان بە تورکیا و حتا حکومەتی عێراقیش تایبەت بە ئێران مەسەڵەن جۆرێک پێویستیان بە ئەمریکانیە ئەگەر ئەمریکا واز بێنێ ئەم لایەن ئێران و ئەو لایەن تووچیا و دەخالەتی ئێران لە ناوچەیەەکە ئیش و کاروباری و مەسەڵەن سەرمایە گوزاری ئێران بێ تاڵانچێتی بێ بازرگانی بێ قاچاقچی بێ هەمووی ئەمانە بۆ ڕۆژوو چۆتە پێشەوە ینی بەعکسەوە ڕەنگە وجودی ئەمریکا مەشاکیلیان بۆ دروستکار نەگەوەی ئەمریکا دەستبەرداریانە بێت خۆنە داعش هەیە و نەهێزی معین هەیە ئیلاگە مەسەڵەن بڵێن بۆ منە شەڕ لە بینی تووچە ئێرانە ڕووباکە ئەمەش متەوەقع نییە کە دوو زر هێزن لە مەتەکەکە هەردوولایەن دەخالەتیانە هەردوولایەن بەرژەوەندی خۆیانێ ئەنا ئەمریکا ڕۆژیش و بەجێش و هێزەکەشی بدە دەر ئەمریکا بۆ خۆی هاتوۆتەوە نەک بۆی کە ئاڵوگۆڕە لەم هێزانە بکە بەڵام لە زمانی ئەوە ئەوێ کە وەکو وتم ئەوێ دەستی هێزی دەوری ئێران لە ناوچەکە کورد کاتەوە ئەو دەخالەتەکانی کورد کاتەوە مەرجی هەیە بۆ ئێران مەرجی هەیە بۆ تورکیا مەرجی هەیە بۆ سعودیە بۆ هەموو ئەو هێزانی کە لەم مەنتەقەیە دەور و مەکانە و جێگەڕێگایکی تایبەتیان هەیە لەلایە بە تەوافق لەلایە بە هەڕەشە و لەلایە بە باری عملیەوە کە ئەم کارە ئەمانە فەرزکا بەسەر ئێرانە ئەنا خودی هێزانەی کە تەواجودیان هەیە بە ئەحزابی شیعە و حەجی شعبی بە یەکێتی و پارتی و هێزی پێشمەرگەیان ئەمانە شتێکی پاشکۆی ئەو سیاسەتانە ئەسڵی نین هەتا ئەمریکا دەتوانێت فەرزیکا بە سێرانەکە بۆ نمونە بە قسەی ئەو بکەن بەڵام واقعەتی ململانەکە لەوە واوەترەکە هێزی پێشمەرگە بێ و هێزی حەجی شعبی بێ و هێزی ئەسڵی مەسەلە ئێرانە لەلایەکی ترەوە بۆ مەنتیقەی سووریا تووشیایە حتا ئێرانش دەخالەتی لە سووریا جێگەڵمەکانەیە هەتا لە لوبنانە و ئەمریکاوێت جۆرێک لەم دەخالەتەیە تەوازنێک ڕاگرێ ناجیحی جەبێ ناجح نابێ ئەمریکا سەرەکەی سەرناکە ئەوەش نامەعلوم و مەسائلی تر و دەخالەتی جیهانی و رووسیا و سین و
وجودی وڵاتانی زیرزنیا دەخالەتی غەرب ئەو ئاڵوگۆڕانەتوانێت یەکلای کاتەوە لە تەحلیلی خێرا بە تەوازن خوا ئەینا مەسەلەکەوەی کە ئەمریکا بتوانێت هەموو شتێ بکات ئەوە لە دەوری ماوە نە ئەشتوانێ و نە مۆزوعەکەش مەسەلەکەش وا مەطرحە ئەمریکا وەکوتم بەرژەوەندی سیاسی ئابووری خۆی هەیە لە ناوچەکەیە حتا جانوێکی عسکەری لە ئەو لەشکی شەریکە ناوێتی جۆرێک مانۆرێکە عەرزەکە ممکنە لەگەڵ ئەو هێزە سیاسیانی کە بەسم بۆ نمونە حەج شعبی یا ئەو هێزە شیعانی کە تابعی ریاوانەی کە لە سووریا ممکنە تەوافقا لەگەڵیانە ڕێکەوتنکا لەگەڵیانە تەنازولاتیان پێ بکە لە حاڵەتێکە ئەگەر هێزێک ڕێنەکە ممکنە زەڕوەیەکی لێبە و تا بەسەوەی کە تحلیلێکە پێی وابێ شەڕێکی گەورە لە ناوچە خوڵقی نەخێرشتویا ڕوونایە شەڕی گەورە ناخڵقێ ممکنە لەملا لەولا هێزێک لەلایەن ئەمریکاوە ئەگەر ئەویش ناتوانم بڵێم ئەنی شتێکم تەوقع ڕوایە ئەگەر هێزێ مەسەڵەن نەشێتە ژێڕکێفی سیاسەتێک کە تەوافقاتە بینی ئێران و ئەمریکا ممکنە زەڕوەیە ئەمە ینی ئەوەش دوور نییە بەڵام مەسەلەی ئەسلی نییە مەسەلەی ئەسلی ڕاگرتنی ئەو تەوازنێ و پاراستنی ئەمنیەتی منتەقەکە لە سایەی دەور و دەخالەتی ئێران قسەیەک هەیە دەوترێت کە لە ماوەی ڕابردوودا ئەمریکا پێگەی لە خۆرهەڵاتی ناوەڕاست زۆر لاواز بووە ئەوەیە کە بە تایبەتی دوای ڕێکەوتنی سعودیە و ئێران زیاتر لاواز بووە ڕۆڵی ئەمریکا لە بەشێکی قسەکانی ئێوەشتا ئاماژە بۆ کرا کە ڕەنگە هێزە کوردەکانیش پێویستێکی ئەوتوان بە ئەمریکا نەبێت و کێشەشیان بۆ دروست بکە بەڵام ئێوە جێگە و ڕێگەی ئەمریکا ئێستا لە ناوچەکەدا چۆن دەبینن ئەزای چۆن لاوازبوونی ئەمریکا پەیوەندی بەوەیە کە وەکو هێزی باڵادەست لە جیهانە دەورەکەی تەواو بوو کۆتایی هات جەمسەری تر ئەختابی تر وڵاتانی زلێزی دنیای تر هاتوتە مەیدان رووسیا وجودی هەیە سین وجودی هەیە بەرەیەکی تر هەیە کە لە مقابلی جەبهەیەکە کە ئەمریکا پێشتر بۆ خۆی سازبار نابووە تا لەگەڵ بەشە لە ئەوروپا ڕێککەوتوو بۆ مەسەلەیە ئەمە بۆتە ئەختابی جیاواز بۆتەوەی کە چەشمە ملمانەیەکی گەورە لە نێوان ئەم دلێزانایە ئەمە و ئەمریکا لەمەیە لەوەی کە نەیتوانی ئەو سیاسەتانەی نەخشە و بەرژەوەندی سیاسەتانی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاستی جیهانە لە مەسەر لە مقابلی کۆریا لە مقابلی ئێرانە لە مقابلی سووریا نەیتوانی جێبەجێکە نەیتوانی پێێتە پێشەوە و ئەختابی تر هاتوۆتە مەدان و مەسەن بۆ نمونە شەڕی داعش بە دەوری ئەمریکا نەبوو رووسیا دەورێکی جدی کابینی ئەسلی کابینی لاما کاتە ئەو وەسەی لە ئۆکرانیا هەیە ئەمریکا تەرکیزێکی گەورەی کردو سەر ئۆکرانە بووی کە جۆرە پاشەکشە بە دەور و مۆقعێت و جێگەورەگەی کە رووسیا هەیەی بیکە و تەرکیزێکی ئەسلی لەسەر ئەمەیە و هەموو ئەمانە نەتیجەی ئەو پاشەکشە و شکستە سیاسیانەیە کە ئەمریکا لە ئاستی جیهانیان لە زۆر شوێناکردی لە مقابلی وڵاتانی زلێزی دنیای کردی و ئێستا بە جۆرێک ئێوێ ئەمە شەد نێ بتوانێت بێت ناتوانێت بێتەوە باڵدەست خۆشی ئەزانێک کە ناتوانێتەوە باڵادەستی جیهان بەڵام دوی کە جۆرێک تەوازدەکە ڕاگرێ کەمتر زەرەرکە جا بەڵام ئەمە ململانێ و چێشمە چێشی نێوان ئەوێزە سیاسی ئەو وڵاتان زلێزی هەر کەس بەرژەوەندی خۆیە هەر ئێستا بۆ نبینین لە ئەفریقا بۆ نبین لە ئەفریقا فەڕەنسا پاشەکشێکی گەوری پێکراوە کە فەڕەنسا دەورێکی زۆر ئەساسی هەبوو لە وڵاتانی ناو ئەفریقا مەسەن جێگە ڕێگەی سا خەریکە رووسیا پێیەکە سین پێیەکە وڵاتە و ئەمریکایەوە دەخالەتیشکە بکە بەرحاڵ پاشەکشەی ئەمریکا گەورەتر لەوەی کە علاقەی فقط بە سعودیە و ئێرانەوە بێت سعودیەوە بەشێکە لەوەی کە سعودیە بەشێ بوو لە جێبەجێکردنی سیاسەتەکانی ئەمریکا جۆرێک سعودیە چۆن تورکیا سەر بەخۆی خۆی هەیە چۆن ئێران سەر بەخۆی هەیە ناتنجێ ڕکێفی سیاستەکانی ئەمریکا سعودیش کەوتۆتە ئەو مۆقعی ئەو تەراجوعی ئەو ئاڵوگۆڕی لە سیاسەتی ئێرانە هاتووە ئەو پاشەکشەی لە سیاسەتی ئەو ئاڵوگۆڕی لە سیاسەتەکانی ئەمریکا هاتووە لە ئاسی جیهانیاتوە موقعیتی ئەمریکای پاشەکشە پێ کردووە کە ئەو وڵاتانە ئەتوانن بە خارجی ئەمریکا بە سیران لەگەڵ ئەمریکا بەمنالەگە ئەمریکا مەسائلی خۆیان جێبەجێکەن ینی ئەمریکان ئەو هێزە نەماوە بتوانێت هەچی وت ئەم وڵاتانی تر جێبەجێکەن حتا وەزام لە قسەکانی کەشا وتم هەتا ئەحزابی کوردی و ئەحزابی مثل عێراق ئەمریکا داگیری کرد ئەمریکا هێزان هێنا پێشەوە ئێستاوانە مەسلحەتیان لەگەڵ ئێران و تورکیا زیاتر تا لەگەڵ ئەمریکا بەرحاڵەوە بەڵام بۆ ئەمریکا
هەوڵە ئاڵوگۆڕ بکە کە بە قازانجی خۆی بێ بۆ یەکێتە سەر معلوم نییە ناتنا بکوتم ئێران دەخاڵە دەکا سین لەباری ئەقسادیەوە فشارێکی گەورەی لەسەر ئەمریکا و رووسیا لە ئۆکرانە فشارێک گەورێ حتا لەم منطقەشە رووسیا خاوی لە فشارێکە بۆ ئەمریکا بێنێ بەرحاڵ مەسەلەکە زیاتر لەوەی کە هێزی پێشمەرگە بێ سعودی و ئێران بێ یا دەخالەتی تورکیا بێ فقط مەسەلەکە جەنجاڵیەکە تەواوی جیهانی دەگرتووە جیهان ئاڵوگۆڕێکی گەورەی بەسەر جیهانی سەرمایه‌داری جیهانی وڵاتانی پێلی ئاڵوگۆڕێکی تازەی بەسەر هاتووە کە هەتا خودی وڵاتانی زلێزینا دەرگیری جێژایەکی گەورە بوون لە ئیدارەکردنی پرۆسەی عملی سەرمایە گوزاری یا مەسەلەن تەقسیمی نفوس وتنی ناوچەی تا مەسەڵەن فەڕەنسا شوێنی لەدەستێت و ممکن ئەمریکاش تا بە جۆرێک ئەفغانستانی بەجێهێشت و ناتوان لە زۆر ئەو جێگەڕێگەی کە پێشتر بووی زۆر پاشەکراتۆ دوا ئەمە دنیای خستۆتە ناو جەنجاڵی و جێژاوێکی گەورەترەوە کە ئایا دنیای سەرمایه‌داری بەرەوچۆڕە معلومە لە سای ئەمانە بێتەوە ڕێگەکەی تەنها شۆڕشێکی جیهانیە شۆڕشێکە کە لە هەموو دنیا ناڕەزایەتی بەرامبەر سیستمی سەرمایه‌داری واقعیەتی سەرمایه‌داری و شەڕکردن لەگەڵ ئەو نظامەیە ئەینا تا ئەم نظامە هەبێ نەک لە ڕۆژاتی ناوەڕاست نەک لە ئۆکرانیا هەتا ئەو جێژاوە چێتە ناو خودی ئەوروپاشەوە خودی ئەمریکاشەوە کە واقعیەتی پێکاتی کۆمەڵگەی سەرمایه‌داری لەم بەینە گەر چەند پرسیارێکی بینەرامێن مەسەر شاشەکە و ئاراستەی ئێوە بکەم یاخود سەرنج و تێبینیە یەکێک لەو سەرنجانی کە هاتوو دەڵێ ئەمریکا و بەریتانیا سوود لە خاکی هەرێم وەردەگرن نەک لە خەڵکی هەرێم واتە کورد هێز نییە لە ناوچەکەیە تا ئەمریکا و بەریتانیا پێویستیان پێبێ بەڵکو کورد ئامرازێکە بەکاری دەهێنن لە پێناو بەکارهێنانی خاکەکەیدا واتەعنی خاکەکەیان پێویستە پرسیارێکی تریش دەڵێت پێتان وایە پارتی وێکێتی بتوانن هێزەکانیان یەک بخەن ئەگەرچی دوو پرسیاری بڕێک جیاواز لە یەک وەڵامیان بدەنەوە فەرموو بەدای چۆنم خودی یەکێتی و پارتی لە ئەسڵا حل لە شەڕی کەنداوە لە ساڵی نەوەکەوە وەکوتم لە فەراغێکی سیاسی هاتن کە جۆرێک بە قازانجی ئەمریکا جوڵیان کرد جۆرە بە جێگەڕێگەی کە ئەمریکا لە عالەمای ویزبیکە ئەوانە پاشکۆی سیاستەکانی ئەمریکا بوون ئەو سیاسەتی ئەمریکا لە جیهانە ئەی باڵا دەسی بکە چیەکێتی پارتی منەفزی ئەو سیاست جێبەجێکەری ئەو سیاسەتە بوون و بوونە پاشکۆی ئەو سیاستە بەو معنایش وەکو دوو هێز نەیەگەگرن نەیەک ریزی کوردە معنای هەیە و نە هێزی پێشمەرگیان نەگەگرێ و نە ئەتوانن حکومەت دروستکەن نە ئەتوانن دەوڵەت دروستکەن و نە ئەتوانن مرەکەبێ پێکاتەیە بن کە ڕەبتی بە خەڵکەوە بێ ڕەبتی بە چارەکی خەڵک ئەسڵەن سیاسەتی ئەمریکا موقعیەتی ئەمان کوردستانی لە 30 ساڵ زیاترە لە سەرگەردانی و جێژاوی سیاسی و ناژەیی سیاسی ڕاگەتووە و بەشێکی ئەساسی لەوەی کە ئەم مەوزوعە بەردەوامە خودی وجودی ئەم هێزە سیاسی میلیشیانەیە پارتی وێکێتیە ئەمە واقعیەتی وجودی ئەم هێزە سیاسیانەیە کە شەریکێکی ئەسڵین لەو هەلومەرجە ناجێگیری و جێژاو سیاسی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بەگشتی عێراق کوردستان بە تایبەتی تێکەوتووە ئەبێ ینی مەسەلەکە بە پێی دەورانی مختلف وەکوتم نەمەسەلەکە خاکە و نەمەسەلە خەڵکە هیچی نییە دوو هێزی میلیشیات تاڵانچی گەندەڵ و داگیرکردنی کوردستان دابەشکردنی کوردستان و خستنە موقعیەتی کوردستان لە وەزعێکی سەرگەردانی و ناجێگیری سیاسی بەردەوامە بەپێی ئەو بەرژەوەندیانەی کە هیانە بەپێی ئاڵوگۆڕێکە بەسەر ئەمریکایەتوە ئاڵوگۆڕ بەسەر ئەمانە هاتووە ئێستا یەکێتی زۆرتر جێبەجێکەری سیاسەتی ئێرانە تووشیا زۆرتر جێبەجێکەری سیاسەتی تورکیە ئایا ئەمریکا توانێت ئەمە ئاڵوگۆڕکە وەکوتم ئەوە ململانەی و کێشمەکێشی جیهانی و وڵاتانی زلێز دنیا کەشتەوە جویان هەیە تاواجدی هەیە کە ئەو پابندبوونەی کە پارتی وێکێتی بۆ ئەمریکاکردیان واقعەکە گۆڕاوە نەگەوەی ئەمان استقلال بوون پابەتی ئەمریکانی نیکیان پابەت ئەوە بۆتە پابەت پاشکۆی ئێران ئەوی کە پارتی بە سیاست و بەرژەوەندەکانی ئەمریکا ئەم هێزوو تەواژدی پێیا کردووە ئێستا بۆتە پاشکۆی سیاسەتی تورکیا ئەم ئاڵوگۆڕانە ئەبیان نابێ ئەوە ئەکەوێتە سەر موقعیەتێک کە ئەمریکا چۆن چێشمەکێشەکانی خۆی لەگەڵ وڵاتانی هێزی تری دنیا یەکلایەکاتەوە یەکی قسەی ئەخیریش ئەوەیە بۆ جوابی ئەو بەڕێزە ئەوەیە کە من پێشتریش و ئێستا ژەڵێم
نەبووی بۆ ئەمریکان بوویمە هێزی پێشمەرگەیەکێ کوردێک ڕیز بێ مەسەلەیەک نییە شتێکی جدی نییە واقعیەتی ئەو قسانی کە لە سەرێکین کە دوو تاڵانچی دوو هێزی میلیشیا ئیمکان نییە بتوانن لەبەری کە ئەهلی دەوڵەتداری نین ئەهلی حکومەتداری نین هێزی میلیشیان ئیدارەی ناوچەیەکەن بۆ قاچاقچێتی بۆ خۆڕەکردنی سەرۆت و سامان بۆ دەرهێنانی نەوت بۆ مەسائلێک کە جۆرێک وەکو هێزی میلیشیان مامەڵی ئەو واقعاکەن ئەم هێزی تاڵانچی و هێزی داگیرکرد و هێزی خۆڕەکردنی سەرۆت و سامانی کوردستان هیچ کاتێ ناتوانێت یەک برن هەمیشە شەڕیان بووە لەوەی کە تەوازنخوای مختلفیان نەبووە هاوسەنگی هێزی جیاوازیان نەبووە بەپێی هەر لایەکیانوێتی هێزی خۆی فراوانتر کات جێگەوڕێگەی پێگەی خۆی بەخۆتر کە لە مقابلی ئەویترا وە 30 ساڵە ئەمە 30 ساڵ زیاترە ئەمە واقعیەتی تەواجودی ئەم دوو هێزێ لەبەرەوە باسی یەکگرتن و نەیەکگرتن نەحکومداری نە هێزی پێشمەرگە قسەیەکی پوچە و بە هیچ شتێک ناگات ئەسەن بیرکردنەوە لێ جێگای پرسیارە بە کۆتاییدا پێشەوەی کۆتایی پێبێنین پێم خۆشە سەبارەت بەو بابەتەی کە ڕوژانە جیهان لە بەردەم جەنجاڵێکدایە دوو پرسیاری لە پەیوەند بەم بابەت و دوو پرسیاری بینەران بێنمە سەر شاشە و ئاراستەتانی بکەم یەکەمیان ئەڵێ پێتان وایە ئەو ئاڵۆزەی کە لە جیهاندا هەیە پێ بکێشێت بۆ جەنگی جیهانی و سەرنجێکی ژەڵێ هەر ئێستا جەنگی جیهانی سێهەم لە گۆڕەیە بەڵام بە شێوازێکی نوێ وەکو جەنگە کلاسیکیەکانی یەکەم و دووهەم نییە سەرنجتان لەسەر ئەو ڕای ئەخیرم کە ئێستا واقعوەکو شەڕی جیهانی وایە ئەو جەنجاڵی کە هەیە ئەو نالە بۆزا نالەباری هەیە ئەو کارەساتانی کە لە ئۆکرانیا ڕۆیە ئەوەی کە لە نێجیر ڕوویە لە وڵاتانی ئەفریقا ڕۆیە ئەوەی کە لە ڕۆژاتی ناوەڕاست ڕۆیە جۆرێکی ترە لە شەڕی جیهانی شەرجیانی کە پێتوانین بڵێن وەکو شەڕی جیهانی سێمە ئەمە چەند زیاکە یا چەند پاشەکشی تێکرا ئەکاتە ئەوەی کە لە شوێنەکە وڵاتانی زلهێزی هێدنیا چۆن کۆتایی لانێن مەسەڵەن شەڕ کۆتایی هات مەسەڵەن بۆی چەند ساڵ لە شەڕ یەکەمی جیهانی یەکەم و شەڕی جیهانی دووهەم وڵاتانی زلهێزی دێنا شەڕیان کرد بەڵام دوای چوونە سەر مێزی تەوافق دنیایان دابەش کرد ئێستاش لەسەر لە ئەوروپا کێشە هەیە لە ئەفریقا کێشە هەیە لە وڵاتی ناوەڕاست کێشە هەیە لە ڕۆژهەڵاتی لە جنوبی شەرقی ئاسیا کێشە هەیە هەموو ئەمانەوەی کە لە تحلیل ئەخیرا ئەم وڵاتانە لەکوێ ئەگەنە تەوافقێک کە ئەمانە بەپێی تەوازنخوایەک تەوافقکەن فڵان شوێن بۆ کێ بێ فڵان شوێن بۆ کوێ بێ وەمە هەتا تا ئەمە ڕێکەوتنێ ئەم وەزعە بەم شێوە بەردەوام بێ یعنی تا ئێستا بەتایبەتی مەسەڵەن ئەمریکا هەست بە ترسێکی زۆرەکە لە بەرامبەر تەوەجوهێکە لەباری ئیقتصادی بۆ سین هەیە ئەمە واقعەتەکە ئەمە بەرەوکوێڕە ئەوەکەوێتە سەر توافقاتێک لەباری ئابوویەوە سین لەگەڵ ئەمریکا بیکە ئەگەر بیکە معلوم نیە چۆنە بێ بۆیە ئەنی ئەو وەزعە جەنجاڵی کە لەباری عسکەری سیاسی ئیقتصادی جیهان تێکەوتووە علاقەی بۆ بارزبوونەی یا بەرجەستەبوونەوەی ئەو جەمسەرە ئیمپریالیانە هەیە کە ئەیانێ کۆنتڕۆلی دنیا بکەن هەر لایەکی بە بەرژەوەندی بەرەکەی خۆی عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەم شەی پێشەنگ تیڤیدا ئامادەبوون زۆر سپاس بۆیەوەش ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە ئازادی ڕادەربڕین لە کوردستان بەرنامان دەبێت لەگەڵمان بمێنەوە باڵە بینەرانی ئازیز بەرداون لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و پرسی ئازادی سیاسی و ئازادی ڕادەربڕینێکێکە لەو تەوەرە گرنگ و زیندوانەی ئێمە لێرە جاروبار قسەیان لەسەر دەکەین و تاوتویان دەکەین ئەم جارە چالاکوانی کۆمۆنیست لاوژە جەوادمان لەگەڵدایە لاوژە جەواد ئێوارەت باش و سپاس بۆم دەرفەتەی پێدای ئێوارەیەوەش باش هاوڕێ بنار زۆر سپاس بۆیەوە و ڕێز و سڵام هەیە بۆ هەموو بینەران و بیسەرانی پێشەنگ تیڤی
ئەگەر باسێکی گشتی لە ئازادی سیاسی و ڕادەربرین لە کوردستاندا بکەین لە ماوەی ڕابردوودا کەیسی بادینان و شێروان شێروانی بە تایبەتی کە دووبارە سزای 4 ساڵ زیندانیکردنی بەسەر تاسەپانرایەوە ئەتوانین وەکو نمونە بهینە بەرچاو، بەڵام لە بەرامبەر ئەوەدا دەسەڵاتداران قسەی خۆیان هەبوو دواتر دێمە سەر قسەکانی ئەوانیش ئێوە بە شێوەیەکی گشتی چۆن هەڵی دەسەنگێن و کاتێک باز لە ئازادی سیاسی و ڕادەربرین دەکەن ئێوە چۆن تعبیری لێ دەکەن؟ بەڵێ هەوڕە بناتیارە ئازادی چەمچێکی زۆر بەرفراوان و گەورەیە و تعریفی جیاوازی هەیە لەلایەن چین و توێژەکانی هەرچین و توێژە باهینی خۆی تعریفی بۆ ئازادی و هەیەوێ بۆ بەرژەوەندی خۆی ئازادی پێناسە بکاتەوە بەکاری بێنێ بە جۆرە. ئەگەر ئێمە سەیری نیزام و سیستەم بکەین سەرمایه‌داری بکەین دەیەوێ نیزامی سەرمایه‌داری دەیەوێ چەمچی ئازادی چەمچی لیبرالیزم وەک چەمچێکی ئابووری بێبەربەست بەکاربێنێ لە پێناوی بەرهەمهێنان و بەرهەمهێنانەوەی زیاتر و لە پێناوی قازانج و سەرمایەی زیاتر. بەڵام بۆ چین و توێژەکانی تر لە کۆمەلگایە ئازادی دەکرێت تعریفی تر و مانای تری هەبێ. ئەوەی کە ئێوە پرسیارتان لەسەر کە دیارە زیاتر پرسی ئازادی ڕادەربڕین و ئازادی سیاسیە لە کوردستاندا. گومانی تێدا نیە دەسەڵاتی کوردی هەر لە ساڵی 91ەوە کە هاتنە پێشەوە و جلەی دەسەڵاتیان گرت سەرەتا بە هەر جارە و بەناو نیشانێک کە پێویست ناکە ئێمە چینەوە سەری هەر لە سەرەتاوە بەرئەساسی سەرکوتی ئازادیەکان و ئازادی سیاسی و ئازادی ڕادەربڕین ئەوان کار و چالاکیان کرد. بۆ نمونە سەرکوتی شوڕاکان نمونەیەکی بەرچاوی کار و چالاکی ئەوانە. ئەگەر لەولاوە زیاتر بینە سەرەوە و قسەی لەسەر بکەین شەڕ و پاکتاوی سیاسی لە بینی خۆیان لێدان لەلایەنە ئیسلامیەکان شەڕ و پێکدادان لەگەڵ لایەنە ئیسلامیەکان لەگەڵ کۆمەنیستەکان ئێمە خۆمان کە هەر لە سەرەتاوە کە بارەگامان هەبووە لە ناو شارەکانە کار و چالاکیمان کردەوە کۆمەنیستەکان هەر ماوە نامەوەیەک لەژێر ناو و لەژێر هینێکات چواردەوریان گرتوین و ویستوانە سەرکوتمان بکەن و کار و چالاکیمان قەدەغە بکەن بۆ پێشەوەیان لێداخستین و قەدەغەیان کردێ لە سەرەتای ساڵ 90ەکان پێم وابێت کە ساڵ 94-95 بوو. چی پێ دەڵێن ئەمانە هەمیشە بەردەوام بوون تیرۆری ڕۆژنامەنووسان تیرۆری هەڵسوراوانی سیاسی. ئێستا باسی زیندانیانی بادینان دەکرێت ئێمە تیرۆرمان هەیە لە بادینان هەموو لایەنە سیاسیەکان لە ئارامەوە بیگرێکە هەڵسوراوەی کۆمەنیست بوو لە ڕێناسەوە بگرێکە لەگەڵ پێما زەحمەت چێشان بوو لەگەڵ چەندین هەڵسوراو کە ئێستا من ناویانم بەڕاستی لە بیر نەماوە لە بادینان کەسێک ڕادەگەیەندرا لە توپەت دەکرا سوتێندرا نەزیر عومەری ئارام نەزیر عومەریان سوتاند بەداخەوە یانەوەی کە تیرۆریان کە سوتاندیشیان شێواندیان تیرۆری حەمە حەلاق و هاوڕێکانی من خۆم کە کەسێکم لە شاری کۆیە بوومە و لەوێ بوومە کە چە وحشیانە بە ئێوارەیەکی ڕۆژی پاییز قەتل و عامکران و سیارەکەیان لە توپەت کرا و بە زیندوی زیندە بەچاڵکران و لە زێر ئەزمەرا لە ناو نایلۆ نادۆزرانەوە لە ڕێگەی کەسێکی نزیکی خۆیانەوە دۆزیانەوە. ئەمانە سەرکوت و سەرکوتی سیاسی و بەردەستکردنەوەی ئازادی و ئازادی ڕادەربڕین هەمیشە بەشێک لە کردەوەکانی هەموو من ئەمە بەجای خۆم بینیوە ڕۆژنامەی وڵات لە ناو شاری هەولێرە پارێزگای هەولێر خۆی چوو ئەکەی نەخوارەوە من لە خۆم لە ناو شاری هەولێرە من بەجای خۆم بینی کە ڕۆژنامەی وڵات سەربەلایەنەکانی پەکەکە بوو زۆرێک بەرەنگاریان کرد بەرامبەر بە هێزە چەکداری ئاسایی شۆمانە و ویستیان کە نەهێڵن بچنە پێشەوە لەیان داگرن پارێزگاری هەولێر هێزە کۆچۆ خۆی بە سەرۆکایەتی خۆی هینەکەی داگیرە قەدعی ئەو ڕۆژنامەیە داگیرە لە وەزان لە جادەیە تبا بوو پێم وابێ لە هەولێرە ئەگەر هەڵە نەبم لەسەر جادەکەی من خۆم ئەو کاتە لە ڕۆژنامەی ڕێگەی کوردستان ئیشم دەکردوە ڕۆژنامەی ڕێگەی کوردستان بوونم هەبوو لەو دەورانەیە جا مەبەستم لە چێ مەبەستم لەوەیە بەسەرەی ئازادی محدودکردنەوەی ئازادی ڕادەربڕین ئازادیەکانی تر ئازادی تاک ئایا لە کوردستاندا ئازادی تاک بوونی هەیە ئایا ئینسانەکان ئازادن لەوەی بە ئارەزوی خۆیان جل بپۆشن بەبێەوە هیچ تەوهین و تەحقیرێکیان پێ بکرێ یاسایەکە بە پشتگیریان لێ بکات لەسەرەوەی کە ئازادی جل و بەرجیان پۆشیوە
ئازادی دینداری بێدینی هەیە بۆ ماوەیە کەم پێش ئێستا بوو گەنجێکی هونەرمەند لە کوردستانە بۆ هۆیەوە پێم وایە خوانازوریە چیرۆر دەکرێت ماوەی زۆر کەم پێش ئێستا تا ئێستا چەندین کەس بەهۆی ئەوەی کە ڕخنەی لە ئاین گرتووە لە کوردستان سەرکوت کراوە چیرۆر کراوە چەندین پیرۆزیان بۆ داتاشوین چارچێوەیان بۆ داتاشین پیرۆزی ئاینی پیرۆزی نەتەوەی کوردایەتی کە بۆت نییە دەم بکەیتەوە بۆت نییە ڕخنە بگری بۆت نییە قسە بکەی واگەر قسەش بکەی بە دەردی سەردەش عوسمان و کاوە گەرمیانی و چەندانی ترێکی لە کوردستان چوی ئەگەر ڕخنە لە دەسەڵاتی سیاسی لە شێوەی دەسەڵاتەکەیان بەجددی بگری و خەتریان بۆ پێیاکەی هەمان دەردی حیزبی کۆمۆنیستی کرێکاری عێراق دەبەن لە ساڵی 2000 تەرکوتت دەکەن هیچ هینێک نییە لە کوردستانەوە تا دەبینین سەرکوتی سیاسی هەیە سەرکوت لەباری ڕۆژنامەوانی ئازادی ڕادەبرین و ئەندێشە نیە ئازادی تاک نیە ئازادی دینداری و بێدینی نیە من دەتوانم من ئینسانێکی بێدینم بەڵام کەسێک دەتوانێت بێ بڵێ من تا ئێستا بە مسلمان ناسراوم لە ئێستا دەبم بە مەسیحی بەعکسەوە ئەتوانێت بە پێی یاسا و ڕێساکە کە لە کوردستان هەیە جا بۆیە ئەگەر ئێمە تعریفێکی ئازادی بکەین لە کوردستان باسێک لە ئازادی بکەین لە کوردستان لە هەموو لایەنەکانەوە تەنیا لە ئەوە نەبێ کە وتم کە ئازادی بۆ سەرمایە و بۆ سەرمایەداری و هۆسار پچرا و بەرهەمهێنانی بۆ پێهۆسار و قازانجی زۆری چاوچنۆکانی سەرمایەدار نەبێ ئازادی هەیە ئازادی نە بۆ ئینسانەکان هەیە نە بۆ تاکەکان هەیە نە بۆ ڕۆژنامەوانی هەیە لە شاعیرێک دەتوانێت بە ئارەزوی خۆی هەستی خۆی دەربڕێ لە هەموو لایەک و مەحدودیەوە گوتم نە ئازادی دینداری و بێدینی هەیە نە ڕۆژنامان هیچ بارێکەوە هیچ جۆرە ئازادێک لە کوردستان بەداخەوە نابیدرێتن بەڵام خۆشبەختانە لە بەرامبەریشە هەر ئەوەی کە کاردانەوە هەیە بۆیە سەرکوتیشەیە دواتر دێ لەسەر ئەوە قسە دەکەین کە خەڵکی چۆن ئەمەی وەرگرتووە بەڵام ئێوە کۆمەڵە نمونەتان باس کرد و کە بیستراون ئەوانە لە ڕۆژنامە نووسانەوە لە هێژوە سەر ئەحزابی سیاسی و لە زۆر نمونەی ترتان باس کرد بەڵام لە بەرامبەردا دەسەڵات نمونەکانی خوان هەیە ئەڵێن تەماشا بکەن ئەو هەموو حیزبە لە کوردستان نابوونی هەیە و بەشداری هەڵبژاردن دەکەن لە پەرلەمانە هەن تەماشا ئەو هەموو کەناڵە ڕاگەیان و ئەو هەموو ڕۆژنامە و دەستگا ڕاگەیانانەی تر بوونیان هەیە و دەتوانن ئازادانە قسەی خۆیان بکەن ئەمانە چەندێک ئەتوانێت وەڵامێک بێ بۆ ئەوەی کە بناغی ئەوەی کە ئازادی سیاسی و ڕادەرم لە کوردستاندا بوونی هەیە جا هاوڕێ بنارەگەنم باسی ئەو حیزبانە بکەین کە لە کوردستانە دەسەڵات دەکاتە نمونەی کار و ئازادی سیاسی دەبێ باسی کار و کردداری ئەم حیزبانەش بکەین ئەو حیزبانە چێن تا ئێستا لە ئێستادا تونترین و دەم بەکارترین حیزب لە ئەحزابی بۆرژوازی مەبەستمە لە کوردستان کە دەیبینین نەوەی نوێ بۆتە زوورناژەنی گەورەترین زوورنە لە ڕێگەی تۆپخانەیە کە هەیەی گەورەترین زوورناژەنی ئەم دەسەڵات و ئەم سیستەمەیە و کۆمەڵێک خەڵکی بە دەورەوەی و کۆمەڵێک هەر ئەمڕۆ ئێوارە لە بەرنامەی تاوتوێ کۆمەڵێک یەک دوو دانە لا و ڕۆشنبینە زوورناژەنە گەورەکانی خۆی هێناوە تەپڵ دەژەنن بۆ دەسەڵات و بۆ سیستەم و بۆ ئینتخابات و خەڵک بەشداری بکە لە ئینتخابات و ئەو ئینتخاباتە تەزویری تێدا ناکرێەوە توانێ ئاڵوگۆڕی ڕیشەی بێنە دو کاتێک ئێمە زانین کە هەمومانەوە زانین انتخابات ناتوانێت ئەو توورە قوڕاوەیە کە شاسوار کە خۆی هەمیشە شاسوار عەبدولواحید بەدەستەوەی دەگری شانیەدا ئەو توورە قوڕ لەو توورە قوڕاویەش لێ بکاتەوە ئەوەی کە دەسەڵات بەڕێوە دەبا لە کوردستان میلیشیای و چەک و هێز و سەرمایە نەوەکو حزبی سیانەوەکو پەرلەمان بینیمان سەرۆکی پەرلەمانەکەیان لە دێگەڵە ڕێگەیان لێگرتوونیان هێش بچێتە ناو هەولێرەوە ماوەکی یەکجار دوور درێژی پەرلەمانیان تەحتیل کرد و هیچ نیان هیچ کار و کارایی نێ بکاتن ئەوەی هێزی میلیشیا و چەکە کوردستان بەڕێوە دەبا ئەم هێزانە زۆرناژەنی خۆیانن هینی خۆیانن دەستیان بەو سیستەم و بۆ هینەوە گرتیا ئەحزابی ئیسلامیمان هەیە ئەحزابی کۆنەپەرستین دەستیان بە کۆنەپەرستیەوە گرتووە لە کۆمەلگا خزمەتێکی زۆر گەورە بەو دەسەڵاتە دەکەن و کۆمەلگا دەیانەوێ لەناو دووکەوانە ئەڵێم چکە ناتوانن دەیانەوێ کۆمەلگا بەرەو دووە ڕەهەندی کۆمەلگا بەرەو دووە بگەڕێنەوە ئەحزابی بۆرژوازی و تا بزوتنەوەی گۆڕانمان هەبوو بینیمان دوایش نەتیجەکەیمان بینی و هینەکەیان دەرەنجامەکەیانمان بینی
نەوەی نوێمانە ئەم حیزبانم کە هینن تۆ سەیریکان لە حیزبی و ئەحزابی وەکو حیزبی کۆمەنیستی کرێکاریمانەیە تا چەند وەک باسم کرد کە چەندین ڕێگریمان لێکراوە بکرا بۆ ئەوەی کە کار و چالاکیمان بینە پێشەوە نەتوانین و سەرکوت کراین و لێمان تیرۆر کرا و لێمان کوژرا و هێرش کرا سەرمان و هەموو شتێکمان لێکرا بۆ ئەوەی کە سەرکوت کەین لە وڵاتە لەبەرەوەی لەبەرچی لەبەرەوەی ئێمە مەترسیەچین ئێمە کۆمەنیستەکان مەترسی واقعین لەسەر ئەم دەسەڵاتە ئەمانەوێ ئاڵوگۆڕی ڕیشەیی بکەین و پێمان وانییە کە لە ڕێگەی پەرلەمانە گاڵتە جارەکانەوە دەتوانرێت ئاڵوگۆڕ بکرێت و گۆڕانکاری لە وڵاتە بکرێت. ئەی سەبارەت ئەگەر بەو ئازادی ڕۆژنامەگەریش قسەیەک بکەین باز لەوە دەکرێت کە چەندین ڕۆژنامە و میدیا لە کوردستاندا بوونیان هەیە کەناڵی ڕاگەیاندن هەیە کەناڵی ئاسمانی هەیە و هەمویان لە کوردستانەوە ئەگەر کۆمەڵێک ڕۆژنامە نووسیش ژیانیان لەدەستدا و باجی قورسیان داوە بەڵام قسەی ئێوە لەسەرەوە چییە کە دەسەڵاتداران ئەمە وەکو ئیدعای بوونی ئازادی دەربڕین نیشان دەدەن؟ ئەزایت چۆنە ئێستا نەگەر لە کوردستان لە هەموو جیهان میدیا لە دەستی دەسەڵاتەکان نەماوە میدیا لە دەستی دەسەڵاتەکان هاتوۆتە دەرەوە ئێمە شۆڕشی ژینامان بینی کە بەم زوانە ساڵگەردێتی ساڵیادێتی ساڵێک بەستەریا تێدەپەڕێت جمهوری ئیسلامی ئێران ویستی بە هەموو شێوەیەک بە شێوەی جۆرا و جۆر سەرکوتی میدیایی بکە لە وڵاتانەیە لە وڵاتەیە دەنجی ناڕزایەتی خەڵک خۆپیشاندانەکانی خەڵک نەگاتە دەرەوە بە هەموو جۆرێک و بە هەموو شێوەیەک دەگەیشتە دەرەوە بڵاو دەبۆ ناڕزایەتەکانمان دەبینی میدیا ئەمڕۆکە میدیایە کە سوشیال میدیا کارێکی کردووە کە نەتوانرێ شتەکان بشادرێتەوە کە نەتوانرێ مەسەلەی ئازادیەکان سەرکوت بکرێت وەک ئەوە وابێ کە دەسەڵات خۆی دەوێت بەڵام لەگەڵ ئەوەشە دەسەڵات تەقسیری نەکردە هەرەوە تا چەندین نمونەی چەندین ڕۆژنامە نووسمانەیە کە تیرۆر کراوە لە کوردستاندا هەر پێشتریش ناویانمانێ ناوی شارەتمان کردەوە ویدادامە سەردەش عوسمانە مەکاوە گەرمیانیەوە عەبدوڕەزاق شەریفەمە چەندینمان هەیە بەهۆی ئەوەی کە ئازادی کە لە بەرژەوەندی دەسەڵات نەبووە قسەیان بۆچوونیان بیر و بۆچنیان پاکتاو کراون سراونەتەوە تیرۆر کراون لەو ڕێگەی ویستیانە ترس و تۆقاندن بڵاو بکەنەوە لە کۆمەلگای ئەوەشمان بیر نەچێ ئەوەی کە میدیای ماس میدیا گەورەکان و تۆپخانە گەورەکانە بەدەست چێوەیە بەدەست ئەم حیزبانەوەیە بەدەست ئەمە حیزبانەوەیە کە سەرمایەکی گەورەیان بەدەستەوەیە بەدەست من و تۆ نییە من و تۆ خۆشبەختانە و کەناڵە بچووکەمان هەیە لێرە توانێت قسەی لێ بکەیت دەتوانێت ئەویش جێگەی خۆی هەبێ و کاریگەری خۆی هەبێ و زۆر باشە و زۆر خۆشحاڵم کە ئەو کەناڵەمان هەیە و برار مستەفایەکمان هەیە دێتن بەرنامەی لەم شێوەیە پێشکەش دەکا خۆبەخشانە بەڵام لە بەرامبەر ئەمەشە چەندین تۆپخانەی گەورە هەیە کەناڵی میدیایی گەورە هەیە بەرژەوەندیان بەرژەوەندی دەسەڵاتە هەر باسی نارتیمان کردبوونەوە هەر بۆ نمونە ئینمان هەیە ڕووداومان هەیە کەناڵی نەوتە لەسەر نەوت دەڕوا بەڕێوە بۆ خۆی نازانم چەندین کەناڵی گەورەمە ئیسلامیەکانمان هەیە دام و دەستگای تریان لە پشتەوە دەوڵەتەکانی ناوچەکان لە پشتەوە دەوڵەتە کۆنەپرستەکانی ناوچەکە کۆمەچیان دەکەن بەڵام خۆشبەختانە من خۆشحاڵم کە ئێمە ئەو جۆرە کەناڵانەمان هەیە و ئەتوانین لێرەوە قسەی خۆمان بکەین و قسەی خۆمان بگەین بەڵام کاتێک کاڵێم میدیا گەورەکان مەبەستم لەو تۆپخانە گەورانە ماس میدیایان میدیای بیندراو کە خۆی لە خۆیان دەچێتە هەموو ماڵێک ڕۆژانە مەبەستم لەو میدیایانەیە کە پارە و سەرمایەکی گەوریان لە بەدەستا و لە بەندستی ئەواندا بەداخەوە پێرێ بوو مەلا بەختیار لە بەرنامەیەکی تەلەڤیزۆنیدا ئەویش لەسەر ئازادی قسەی کرد چەند قسەیەکی کرد بۆ نەوتی لە ئەوروپاشدا بەرەڵایەتی نییە ئازادی هەیە کە ئەویش سنووردارە و نمونەی ئەوەی هێنایە کە خۆپیشاندانیش ئەبێ مۆڵەتی بۆ وەرگیرێت و ئەو کاتە بۆی تەحدید دەکەن و هەتاوەکو دوای هەڵبەت من لێرەوە ئەوە ڕاست بکەمەوە ئەوە دروست نییە پێویستی بە مۆڵەت وەرگرتن نییە لە زۆر وڵاتانی ئەوروپا بەڵکو ئاگادارکردنەوەی پۆلیسە بۆ ئەوەی کە ئەمنیەتی خۆپیشاندەران بپارێزێت و تەنانەت لە دەستوری زۆر وڵات و یاسای زۆر وڵاتە هەیە وەک وڵاتانی ئەسکەندەنافی ئەگەر هات و خۆپیشاندانێکیش تەنانەت مۆڵەتی وەرنەگرت لەو کاتەشدا پۆلیس هەر دەبێت هەوڵی خۆی بدات بۆ پاراستنی سەلامەتی خۆپیشاندەران
بەڵام ئێوە ئەم لێکداناوانەی لێدوانانەی مەلا بەختیار چۆن هەڵدەسەنگێنن کە ئازادی وەکو بەڕەڵایەتی نییە و چەند نمونەیەکی لەوێدا باسکرێکێک لەوانە مەسەلەی هاوڕێگەسوازان بووکە ئەم دژیەتی و نابێ ئەم نمونێ لە ئەوروپا چاو لێ بکرێت بەڵکو دەبێت لە ئەوروپا چاو لە نمونەی تر بکرێت. بەڵێ هاورە بناتۆ بە نمونەی قسانەی مەلا بەختیارەوەت بیر من هێناوە لە کوردستان ئازادی کردبوونەوە و خۆپیشاندانیش بوونی نییە، ئازادی ڕێکخراوبوونیش بوونی نییە. ئەمەم لەبیر چوو پێشتر ئیشارەتی پێ بدەم کە بەڕاستی پێم گرینگە بوو کە لێرە بچمەوە سەری و ئیشارەتی پێ بدەم ببوورە کە چوومەوە سەرەوە مەسەلە بەنسبەت مەلا بەختیارە گەر ئێمە باسی ئەو قسانەی مەلا بەختیار بکەین کە لەو بەرنامەی بێستون تۆکی تۆڕی میدیای ڕوودا کەس نازانم 3 ساعت بوو 4 ساعت بوو هەر قسەی هێنا قسەی برد و قسەی هین کرد و 50 تەناقوس دەبینی قسەکانی هەبوو کە ئینسان ئەیتوانی بە وردی بیگرێتن. بەنسبەت ئەم هینەی مەلا بەختیار جارە من لە پێشەوە لەوەوە دەست پێ بکەم ئەو کەسە ئەو گەنجەی کە پرسیارەکەی لێ دەکا ئەڵێ هاو جنس هین خوازی، بەڵام مەلا بەختیار دەیگۆڕێ بە هاوجنس بازی کاتی جواب دەداتەوە. ئەم دوو کەلیمەیە دوو مەفهومی جیاواز و دوو مانای جیاوازی هەیە لە ئەدەبیاتی کوردی من پێم وایە ئەگەر هەڵە نەبم. خوازیار جیاوازە لەگەر باز زیاتر وەنیە فاعل و مەفعول دەگرێتەوە لەو حالەتانە، بەڵام خوازیار دوو کەسن کە خۆیان خوازیاری ئەو کارە کە خۆیان دەیانەوێ ئەو کارە بکەن. ئەمە خۆی نقطەیەک بوو، نقطەیەکتر نمونەی ئەوروپا دێنێتەوە لە خۆی قسە پڕێدەدا و قسە دێنێ و قسە دەباتن نازانێت لە ئەوروپا لەکوێ ئەوروپا هین نەنجیە هاوجنس خوازی نەنجیە هۆمۆسکسوالەتیت شانازی بۆ وڵاتانەیە کە دیارە ئەمەش دەرەنجامی خەباتی خەڵکی ئازادی خواز و بەرەی ئازادی خواز و یەکسانی خواز لە دانیمارک یەکەم وڵات بۆ لە دنیا ئیجازەی داوانە بە ڕسمی زەواجکە وەک افتخار باز دەکرێت میشە وەک شانازی باز دەکرێت لەکوێ ئەوروپا ئەمە اتفاقاً لە ئێستا لە مەکتەبەکان و لە ڕێگەی سیستەمی خوێندنەوە دەیانەوێت ئەمە ئاسایی بکەنەوە بە حکمی ئەو هینامەش دیارە و گوتم ها بەهۆی ئەو هینی بەرەی ئازادی خوازی و یەکسانی خوازی لە وڵاتانە لەکوێ ئەوروپاوە هەیە نازانم لە فنلەندا کە تو ئێوە ئەژیان شتیوا ئەبینن ئەمشاکەین زۆربەی سیاسیەکان ئێستا زۆر ڕئیسی چەندین حزب لە دانیمارک هینە هۆمۆسکسوالە لە ئایسلاند بووە بزانم وڵاتەکە کەوت کۆنکۆز ژنێک کە هۆمۆسکسوال بوو بە لە حکومەتی موقت دانرا و کاربەڕەکرد و دوایەوە بزانم ئێوەش دەنجیێنەوە سۆسیال دیموکرات بوو بە سەرۆکی حکومەت. ئەمە شتێکی زۆر زۆر ئاساییە. من نازانم مەلا بەختیار دەڵێ نابێ ڕێگایان پێ بدەین کاتی ئەڵێ نابێ ڕێگایان چیان لێ دەکەن وەک ئەوەی کە ڕێگایان بە کۆمونیستەکان نەدا هەتوعامیان دەکەن هەتوعامیان دەکەن ناڵێ چیان لێ بکەین کاڵە ڕێگایان پێ نەدەین. دیارە ئەوەش بڵم هاوڕێ بنارم نوتمە دیارە حەزمان لێ سەرمان دێشی پرسکەی لێ دەبەستین ئەو زۆر پۆپۆلیستاناڵێ کێشەمان زۆر کەمە تا باسیەمانە بکەین باس لەوەکە زۆر ناشرین زۆر پۆپۆلیستانە من سرم دێشێ ئەمە پرسکەی لێ بەستم ئەوە قەزەیەکی زۆر جدی کۆمەلگایە بێ قسەی لێ بکەین وابێ شەڕ بۆ مافودا خوازیان بکەین. ئەمە دیارە دیاریدەیەکە بۆتە دیاریدە لە کۆمەلگایمە چی کە ناتوان دێ بشادێتەوە ئەبێ ئەمانە وەکو ئینسان چاو لێ بکرێن مافیان وەک هاوڵاتی یەکسان لە کۆمەلگایە بۆ دابین بکرێت نەگەوەی بڵێ ڕێگایان پێ نەدەینەوە لەگەڵ عرف و عادەتی ئێمە ناگونجە کام عرف و عادەت ئەو لە ئەوڵ تا ئاخرتی ئازادی وەتی دیموکراسی لەو مقابلەیە باسی عەقلانیەتی کرد باسی بەرەنگاربوونەوەی کۆنەپەرستی کرد باسی ڕۆشنگەری کرد کام ڕۆشنگەری لە بەرنامەی ڕۆشنگەریەکەی مەلا بەختیار ڕێگەنەدانی بە هۆمۆسکسوالەتی تێدایە هۆمۆسشوار تێدایە با بۆمان ڕوون بکاتەوە با بۆمان بێنێتە پێش با قسەمان لەسەرەوە بۆ بکاتن زانین مەبەستی چیە قەتوعامیان بکە یا وەکو ساڵانی 40-50کانی ئەوروپا بیان باتە ژووری عەمەلیات بڵێمانە نەخۆشن ئێوە چی بکە بە ئەو باسی ئەوروپا و پێشکەوتنی ئەوروپا دەکاتن لە فەرهەنگ و پێشکەوتنی ئەوروپا ئەوانە ئینسانن ماف و داخوازیان پارێزراوە و ئەبێ بپارێزرێ ئەو وڵاتانێک کە لە یەکێتی ئەوروپایە ماف و داخوازیان نییە ئەمانە ناکەن بە فشاری کۆمەلگای مەدەنی لە ئەوروپا
فشار بۆ وڵاتانە دێنین ئێمە بینیمان چەند وڵاتێکی ئەوروپای شەرقی لەسەر مەسەلەی فوتباڵ و لە کاتی فوتباڵەوەمانە هەتا من نەبیرمە کاپتانی تیمی دانیمارک هینی ڕەنگا و ڕەنجی لە قۆڵی بەست کاپتانەکە لە زیاتی ڕەمزی کاپتانی بۆ پشتگیری لێیان کام لە وڵاتانی ئەوروپای شەرقی هۆنگاریا بووە بزانم کە مەمنوعە و ماف و داخوازیان پارێزراو نیە ئەو باز لە کۆنەپەرستی دەکا ئەو باز لە حکومەتی مەدەنی دەکا لەو مقابلەی تا ئاخیری باسی جیای دیل لە دەوڵەت دەکاتن باسی زۆر شت دەکاتن باس لەوە کاکە دین شتێکی هینی ئینسانەکان خۆیانە بەڵام لەولاوەڵێ ئەمانە ڕێگایان لێ بگیرێ لەگەڵ عرف و کام عرف و عادەت من نازانەوە کام عرف و عادەتە بەلا بەختێر باستەکە با بۆمان ڕوون بکاتەوە ئەو لە سەر تەلەڤیزیۆن هەندێک شتی باسکردە لەو مقابلەیە لەگەڵ کچەکەم ئاوام کرد و کچەکەم ئاوا زەواجی کرد و لە خەیاڵ سەرم جا و نازانم چی خۆ ئەگەر بێتە سەر عرف و عادەت زۆر کەسێ ئەوانەش دەکاتە بەهانە ئەڵێوانە عرف و عادەت کۆمەلگای ئێمە نین من پێم وایە مەلا بەختیار لەو گفتوگۆیەی ئیسپاتی کرد کە ئینسانێکی پۆپۆلیستە هەر من خۆ هیچ گومانێکم لەوە نەبوو بەڵام تەکیدی کردەوە ئینسانێکی دواکەوتووە تا سەر ئێسقان باوەڕی بە ئازادی نییە ئەو شتێک کە خۆی ناوی لێناوە دیموکراسی من زیاتر بە ئازادی تعریفی یەکەم درۆ لەگەڵ خۆی و لەگەڵ هەموو خەڵک دەکا لە کوردستانە لەگەڵ هەموو دنیای درۆ دەکا ئازادی تاکەکان بۆ تاکەکان قایل نییە کە ئازادی ممارەسەکردنی سێکسی خۆیانە خۆیان ئازادن چۆن خۆیان ژیان ممارەسەی ژیانی خۆیان و سێکسی خۆیان دەکا ئەڵێ نابێ ڕێگایان پێ بدەین ئەبێ ڕێگایان لێ بگرین ڕێگای ینی سەرکوتیان کەین بیان کوژین قەتڵ و عامیان کەین پاکتاویان کەین وەوەی کە خۆیان هەمیشە کردویانە لە تاریخی لە مێژووی سیاسی چەند نیو سەدەی ڕابردوویاندا ئێوێ ئەمە بەسەر ئەم ئینسانانە بێنە من پێم وایە بەرەی ئازادی و خواندوزی یەکسانی خوازی ئەبێ وەڵامێکی داشتێنانەی تون بە مەلا بەختیار و مەلا بەختیارەکان بداتەوە بڵێ ئەمانەش ئینسانن ئەمانەش حەق و مافی خۆیانە ئەبێ ئازادی خۆیان ممارەسە بکەن تۆ حەقت نییە هیچ مەحدودیاتێکیان بۆ دانەی و بڵێ ڕێگەیان نابێ لێ بگیرێ ئێمە نابێ ڕێگە بەتۆ بە کەسانی وەک تۆ بکەن بدەین کە دەم بکەنەوە بۆ شێوەیە قسە بکەن لەسەر ئازادی تاکەکان لە ناو کۆمەڵگەی خۆمان ئێمە دوایە ئەڵێ ئازادی بەرەڵایی نییە و لە ئەوروپاش ئازادی مەحدودیاتی زین چۆنە ئازادی تا ئەو جێگەی کە ئیزعاجیە کە نیگەرانی ناڕەحەتی بۆ بەرامبەرەکە دروست دەکاتن ئەمە ئەو کاتە سنووری ئازادی تێپەڕاندووە مەسەلەی هۆمۆسکسوال هۆمۆسشوار چه هینێک بۆ خەڵکانی کە دروست دەکات مزاحەمەتێک بۆ خەڵکانی تر دروست دەکات بۆ خەڵکی دروست دەکات بەڵێ من خۆم شخصی خۆم ئازادی بۆ من چوارچێوەی هەیە بەڵام ئەو چوارچێوانە خۆم دامناوە خۆم مجموعەیە حدود و مەرزم بۆ خۆم داناوە کە ئەمە چوارچێوەی منە هیچ کەسێکیکە بۆی دانەناوم بەڵام هەر کاتێک کەسێکیکە بۆم دانێ ئەوە پێشێلکردنی ئازادی منە پێشێلکردنی ئازادی منە مەلا بەختیار دێتن پیاوی دیموکراسی و ئازادی لە کوردستان و ڕابەری ڕۆشنگەری و قەهرەمانی ڕۆشنگەری دەیەوێتن ڕێگە نەدا بە کۆمەڵێک ئینسان ممارەسەی ژیان و پێداویستیەکانی ژیانی خۆیان بکەن و سکسێڵەتی خۆیان بکەن کە هیچ پەیوەندێکی بە کەسانی وەکو ئەوە نیە بێنە سەر ئەوەی کە لە بەرامبەر ئەمەدا پێویستە چی بکرێ پێتان وایە خەڵکی کوردستان تەسلیم بن لە بەرامبەر ئەو نەبوونی ئازادی کە هەیە و ئاماژەمان پێدا هەر لە ئازادی ڕادەربڕین و ڕۆژنامەگەری و سیاسیەوە هەر لێرەشدا دەمجی کەم لەگەڵ پرسیاری بینەرێک کە هەمان پرسیارە بەڕای ئێوە دش بە نەبوونی ئازادی لە کوردستانە خەڵک دەتوانێت چی بکات بە تایبەتی ئازادی خوازان لە دەرەوەی کوردستان چۆن دەتوانن فشار بخەنە سەر دەسەڵاتداران واتە بە گشتی لە کوردستان و لە دەرەوەی کوردستان ئەکرێ خەڵک تەسلیم بێت لە بەرامبەر نەبوونی ئازادی سیاسی و ڕادەربڕیندا یاخود ڕێگەی تری لە بەردەمدا هەیە هاوڕێ بنارەرەوەی کە شێروانی چەند جار دادگایی دەکرێتەوە و تۆمەتی تازەی بۆ دروست دەکرێتەوە بۆ معنایەیە کە شێروانی و گروپەکەی شێروانی و زیندانیانی بادینان و هەموو ئەوانەی هەن هەرشەم بۆ سەر دەسەڵات لە بەرامبەر دەسەڵات وەستاونەتەوە هەرچەند دەسەڵات دەیەوێت سەرکوت بکات و ئازادی پێشێل بکاتن بەڵام هێزێکی بەرەنگاری هەیە لە بەرامبەریە
هەر ئەمە شەوای کردووە کە زیاتر لە چەندەوە ماوە چێکجار زۆرە پێم وایە نزیک 2 ساڵە زیندانیان بادینانە بینینەوە لە زیندانان و بەر دەدرێن و هین دەکرێن و حەزێت دەدرێن و ئەومە فشارە ئیجتیماعی هاتووە و لە دەرەوە لە ناوەی وڵات لە ژێرم فشارانە هەندێکیان ئازاد کراون و هەندێکیان حکمی تریان بۆ هین دەکرێتەوە مەسەلەکە چ مەسەلەکەوەیە کە بەرەنگاری هەیە هێزێکی بەرەنگاری هەیە بۆیە سەردەش عوسمان تیرۆر دەکرێت کاوە گەرمیانی تیرۆر دەکرێت دەنجی ئازادی بەرزە سەردەش تیرۆر دەکرێت بەڵام تمشاکەی دەنجی ئازادی بەرزتر دەبێتەوە حزبی کۆمەنیستی کرێکاری لە ساڵی 2000 سەرکوت دەکرێت ئەمە بە بەڵگا هەمانە هەر دیارە دیتم هاوڕێ مستەفا بایر بۆ پرسیارەی کردبوو لەگا هاوڕێ مستەفای لە یادی 47 ئەم ساڵە لەسەر و بزوتنەوە ناڕەزایەتی بێکەوە قسەمان کرد کە نامیلکەیەکمان هەیە بڵاو بۆ تۆ لەسەرەوە ئەو هەمە بزوتنەوە ناڕەزایەتەیە کە لە کوردستان لە ناو لە دەرەوە کرا لە بەرامبەر بە سەرکوتی سیاسی بەرامبەر بە تیرۆری کۆمەنیستەکان تیرۆری حەمە حەلاق دەنگدانەوەیەکی گەورەیە بوو ئێمە کۆمەنیستەکانیش بوون بە قەسیە بۆ ئاگداری من حەمە حەلاق کەسێکی نزیکی من بوو هاوڕێکی عەزیزی من بوو بەڵام ئاخی بۆ هەڵدەچێشا کە من چوومەتە ناو کۆمەنیستەکان لەگەڵ کۆمەنیستەکان کارەکەم پێی ناخۆش بوو لەباری سیاسیەوە موافق نەبوو لەگەڵ کۆمەنیستەکان نەک مەسەلەی شخصی بەڵام ئێمە کۆمەنیستەکان بوو قەزەی هینمان گەورە کردەوە مەسەلەی شێروانی زیندانیانی بادینان ئەوە تا دەبینی لە ئەوروپا زۆر بە جدی کاری لەگەڵ لەسەرکراوە بۆ معنای چی بە معناوەیەکە لە سەرکوتی سیاسی و پێشێلکردنی ئازادیەکان لە کوردستانە قبولکراو نییە لە کوردستان خۆ پیشاندان دەکرێت ناڕەزایەتی دەردەبردرێ دەنگەکان بەرزتر دەبنەوە دەنجی ناڕەزایەتی بەرامبەر بە دەسەڵات بەرزتر دەبێتەوە بۆ معنایە کە بەرەنگاری هەیە بەرەنگاربوونەوە هەیە بەڵام دەکرێت بڵێن کە دەنگەکە دەکرێت بەرزتر بێ و کاریگەرتر بێت یار ئەمەش هۆکاری خۆی هەیە ئەو وەزعەتی کە بەسەر کوردستان ئازاڵە وەزعەتی نەبوونی بێکاری برسێتی نەبوونی معاش ئەو هەموو مەشغەڵەی سیاسی و تیرۆرەی بۆ خەڵک دروستکراوە لە کوردستاندا هەموو ئەمانەکە کاریگەریان هەیە لەسەرەوەی کە بەداخەوە بزوتنەوە ئەو بزوتنەوانش تۆزێک لاواازتر دەرکەون ئەگەر نا بڵێ خەڵک بێدەنگ بووە و بەرەنگاری نییە نەخێر بەرەنگاری شێ و خەڵکیش بێدەنگ نەبووە و دار هەبووە زۆر توندیش جوابی دەسەڵات دراوەتەوە ئێماگە هەر بگەڕێنەوە هەچەندە 11 ساڵ پێش ئێستا بوو بەڵام پرۆژە یاسایەکە بەناوی پرۆژە یاسای پیرۆزیەکان لە پەرلەمان زۆر داشتێنانە جوابی پەرلەمانی کوردستان درایەوە لەسەر قەزیە زۆر باش جوابەوە کارێکیان کرد کە ناچار کران ئیمزا کۆ بکرێتەوە لە ناخودی پەرلەمانتارانم پرۆژە یاسایە سەح بکەنەوە بیجێڕنەوە پرۆژە یاسای جعفەری لە بەغدا هاتە پێشەوە بەرەنگاری زۆر لە هەستی نێودەوڵەتیش توانراکە بەرەنگار بکرێتەوە بەڕاستی ئەوەی کە ئەو پرۆژە یاسایانە نەچۆتە پێشەوە نەبوونەتە یاسا تا ئێستا ئەوەیە کە بەرەیەکی ئازادی خوازی و یەکسانی خوازی لە کۆمەلگا هەیە دیفاع لە ئازادی دەکات دیفاع لە ئازادی تاک دەکات لە منداڵان دەکات چکە پرۆژە یاسای مەسەلەن جعفەری پەیوەندی بە منداڵان هەیە دیفاع لە ئازادی ڕۆژنامەوانی و مافی وەرگرتنی زانیاری ڕۆژنامەوانی و ئەو شتانە دەکات خۆشبەختانە کە بەرەیەکی ئازادی خوازی و یەکسانی خوازی لە کوردستان هەیە و بەرەنگار بۆ تۆ لە بەرامبەر ئەم مەسەلەیە وەستاوەتەوە بەڵێ لەوژەجەوە زۆر سپاس بۆم دەرفەتەی پێدانی و لە بەرنامەکانی ئەم شەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون زۆر سپاس بۆ ئێوەش دووبارە دەستان خۆش بێ و سەرکەوتوو بوون هاوڕێ بنەر زۆر سپاس ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە و سپاس بۆ سڵاو و دەستخۆشی و چەپکە گوڵ و هەموو ئەو کۆمنت و سەرنجانی ترکە نارتان بەداخەوە دەرفەتی ئەوە نەبوو هەمویان تاوتێ بکەین خۆشحاڵین کە ئێوە لە بەرنامە ڕاستەوخۆکاندا بەشدارن لە گفتوگۆکان و بەشدارن بە سەرنج و تێبینی و پرسیارەکانتان لێرەدا دێینە کۆتایی بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندا کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەرشاد و سەرکەوتوو بن